گەپارێزی بازیان لەگەڵ پارتی سەوزی کوردستان بە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی ئەڵایی بەڕێبەرایەتی نەحەی بازیان ئێمە لە دەستپێی یەکەم هەڵمەتمانە بۆ ساڵی 2020 بۆ 2021 ئێمڕۆ هەزاردار لە سنووری شارەوانی ئەڵایی ئەنێژین کە کارگەی شیشی سلێمانی ستیل ئەم دارانی دامین کردووە هەم خۆشیان چاودێریەکەن هەم خۆیان چوونە کڕیانە نەپەیوەندی بە ڕێکخراوەیە نەپەیوەندی بە حکوومەتەوەیە ئەوان خۆیان کردەوە فقط ئێمە پێشنیازمان کردووە کە ساڵانە پشتێنەی سەوزایی لە بازیان یان ڕێژەی سەوزایی لە بازیان زیادکەین لەبەرەوەی خۆتان نەزانن 132 پیشەسازی عێراق لە سنووری بازیان و ناوچەی تانجەرۆیە. ئەم حملی نەمام ناشنەکە ئێمە تەبەن چەند ڕۆژێک پێش ئێستاش دەستمان پێ کردووە چەند لە شوێنێکی تر ناشتومانە ئەمە لە بەرنامەی بەڕێوەبەرایەتی ناحەی بازیان بۆ سەوزکردنی حەوزی بازیان لە ڕێگای کارگەکانەوە بەسەر بەرشتی سەرجەم شارەوانەکانی ناوچەکە و لە ژێر چاودێری ڕێکخراوە ژینگە پارێزەکانی سلێمانی و کوردستانە ئەمە یەکێکە لەو ئیشانەی کە کردومانە لەسەر داواکاری و تەڵەبی هاوڵاتیانی ناوچەکە یەکێکە لە داواکاریەکانی ناوچەکە سەرجەم کارگەکانمان ئیلزام کردو و کردومانە بەواجب لە سەریان کە ڕێژەی سەوزایی حرەمی منتیقەکەی خۆیان کارگەکانیان سەوزایی زۆر بکەن بەدەر لەوەش داوای دابینکردنی نەماممان لێ کردوون بۆ شوێنە گشتیەکان و بۆ سەوزکردنی و شوێنانی کە پێویستە ئەو دارە قەدەکەی زۆر گەورەیە